دەستخۆشەشی زۆر چاک لە دەستگای ستاندەرد و لە برادرانی گرتو و لە هەروە لە یەکێتیش دەوی هەر بکەین ئەوانش شەشی باشیان کردی بەنسبەت هەڵبژاردننی ئەوجارە بەڕاستی پێم وایە یەک لاکەرەوەیە لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان ئەگەر واقعانە ببینی وەزعەکەی من هەست دەکەم ئەوجارە یعنی دەسەڵاتی بەغدا یعنی دەسەڵاتی قەزایی و دەسەڵاتی فرای هەمووی بەغدا و حکوومەتی مەرکەزی هەست دەکەم بێزارن لەو دەسەڵاتی کوردی لەو حیزبن هەست دەکەن یعنی منافستیان بێتە ساحەکەی هەتا هەنگاو بنێن پاڵپشتی ئەو معارەزانە بکەن کە بەرهەنگاری ئەو دوو حیزبێ بنەوە ڕاستیان دیارە لەوەش هەست پێ دەکەین کە قەراری محکەمەی زۆر تاییدەچی ینی برادرانی ستاندەرد و برادرانی معارەزەی کوردستانیان کردی ئێستا ئەگەر معادلەی سەد کورسیەکەی بخینەوە 10 کورسی لە ئێستاوە ڕۆیشت 11 ڕۆیشتەوە بۆ کاریگەریش زۆری هەبووە 11 10 کورسیش تەزویر هەبووەوە ئەوەش دەڕوا ئەگەر خەڵک بێتە ناو دەنگدان وجودی معارەزەش بەخۆی بێتە ناو ساحەکەی بەڕاستی ئەگەر معارەزە یەک بگری ئەم پێم وایە بەلای کەمی 25 تا 30 کورسی دەڕوات ئەگەر معارەزە بەتەواوی بێتە ناو ساحەکەی و پاڵپشتی بەغداش بەڕاستی لە بۆ معارەزەی هەیە و دیارە لە محکەمەی ئیتیحادی من دەمە یەک پرسیاری بکەم لەو کاک ڕعدی هەستان پێ کرد یان کاک دکتۆر ئەو قەراری محکەمەی هیچ یعنی مبەتەنی سیاسی لە پشتەوە بی زۆر سوپاس